سنگا شۆڕە بێتەوە؟ بەڵێ بەتەکیید سنگ شۆڕە بێتەوە. سنگ لە کاتی دووگیانیا گەورە ئەبێت و لە کاتی شیرانە گەورەتر ئەبێت بەتەکیید کە تۆ شیرەکەیتیانەما شل ئەبێتوانێ، بەڵام ئەمە سروشتی مرۆڤە، سروشتی دایکە، یعنی ئەبێت تۆ پێت خۆش بێت. مایمان بۆ دایکانەوەی بەڕاستی باشترین کات بۆی کە تۆ شیر دەست پێ بکەی لەگەڵ مناڵەکەتە سعاتی یەکەمی دوای مناڵبوونە، ئەوە زۆر زەرورە. مەسەلەن زۆربەی و دایکانەی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێ ئەڵێ بۆ نمونە ڕۆژی یەکەم و دووەم من هیلاکەم با تۆزێک ئیسراحەت کەم اینجا دەست پێ بکەم. ئەو تۆزە ئیسراحەتە کە تۆ ئەو دوو ڕۆژە شیری قوتووی بە مناڵەکەت، مناڵەکە وا لەیەکە کە لەگەڵ شیرە قوتووەکەیان ڕابێ بۆ شیری قوتو ئاسانترە چێتە دەمی و شیرینترە، خەسترە، زوو تێری پێ ئەخوا مناڵەکە هیلاک نابێ. بەڵام کاتێک کە تۆ شیری دایکەکە شیری دایک بەلایانی کەموانە بێنی و سەعات 3 چارەک بیمژێت مناڵەکە، هەست بە هیلاکیەکە و کەمیە و بێتامە، لەبەرۆ کە فێری شیری قوتو بوو نایەتەوە سەرەوەی کە شیری دایکەکە بخواتەوە. و ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوانێ ئەو ئیعازانەی کە سنگ ئەینێرێ بۆ مێشک بۆی کە ئەو شیرە دروستکەن لە سەعاتی یەکەمە باشترین کاتە کە یارمەتی ئەیات زۆرترین بڕی شیر بەرهەم بێنێ بۆ مناڵەکە. لەبەرەوە هیوادارم بە عملیات بێ بە تەبیعی بێ لە سەعاتی یەکەمە هەوڵ بن مناڵەکان فێری شیری خۆیان بکەن، فێری شیری قوتووی نەکەن. لێسەدا دایکان تا چەندێک شیری خۆیان ئێن بە منداڵەکان چ وای لات و قسێکات ناوەڵێ بۆی سنگمان شۆڕ نەبێتەوە ئێمە بۆیە شیر نای بە منداڵەکەم ئەمە ڕاستە قسێ؟ تقریبا ئەوە ئەم ساڵانەی پێشوو زۆر بوو، یعنی بڕێکی زۆر لە دایک ئەیانوت حەزەکەین سنگمان شۆڕ نەبێت و یان هیلاکە بین یان دەواممان هەیە حەزەکەین کە شیری قوتو فێر بێت. بەڵام ئەوە ئەم 1-2 ساڵی ئەخیر هۆشیارێکی زۆر لەسەر شیری دایک بڵاو کراوەتەوە. ئەوە نیە کە ئێمە تێبینیمان کردو ئێستا دایکان زۆر زیاتر لە چاو ساڵانی ئەم 5-6 ساڵی پێشوو هەوڵی ئەوەیان کە شیری خۆیان بن بە مناڵەکانن. ئەمە من بە هۆکارێکی ئەگەڕێنەوە. هۆکارێکی تریش ئەوەیە کە هەستەکەم ئێستا باری دارایی خەڵک خراپە، یعنی زۆر حەزەکەنکەوە شیری خۆیان بن بۆی لەسەر ئەو لۆدی شیری قوتووە کەم بێتەوە لە سەریان. سنگا شۆڕە بێتەوە؟ بەڵێ بەتەکیید سنگ شۆڕە بێتەوە. سنگ لە کاتی دووگیانیا گەورە ئەبێت و لە کاتی شیرانە گەورەتر ئەبێت بەتەکیید کە تۆ شیرەکەیتیانەما شل ئەبێتوانێ، بەڵام ئەمە سروشتی مرۆڤە، سروشتی دایکە، یعنی ئەبێت تۆ پێت خۆش بێکە ئەو شتە فسیۆلۆجیە سروشتیت بەسەرا بێ لەبەر خاتری مناڵەکەی خۆتە.